لە هەمبەر پێنەدانی دەرماڵەی مانگەکانی 9، 10 و 11 و 12 ساڵی ڕابردوو قوتابیانی بەشێک لە زانکۆکانی هەولێر ڕاگەیەندراوێکیان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کردو هۆشداریاندا ئەگەر دەرماڵەکانیان پێ نەدرێت ئەوە هەڵوێستی تریان دەبێت. هەر قوتابیەکی ناوشار بڕی 160,000 و قوتابی دەرەوەی شاریش 240,000 دیناری لای حکوومەتە و پێی نەدراوە. ئەمەش لە کاتێکدایە بەشێکی تر لە زانکۆکان دەرماڵەکانیان بۆ سرف کراوە. بۆی پێنەدانی دەرماڵی زانکۆکەمان بۆ مانگەکانی 9، 10 و 11 و 12 ساڵی 2022 کە بەهۆیەوە قوتابیانی زانکۆکەمان بە بارودۆخێکی سەخت و دژوارە تێپەڕن سەرڕای دابەشکردنی دەرماڵی لە زانکۆکانی دی شاری هەولێر. هەروەها داوا دەکەین بە زیادکردنی ژمارە بەشە ناخۆیەکانی کچان و کوڕانی زانکۆکەمان کە بەهۆی زۆری ژمارە قوتابی لە ژوورەکان هەروەها کەموکوڕی لە پێداویستی نێو ژوورەکان وای کردووە خوێندن و ژیانی قوتابی دەرەوەی شار ئەستەم بکات. دەرماڵەکەی ساڵی پارە هی ئەو ساڵ نییە زانکۆکانی تروەریان گرتووە تا ئێستا زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەرنیان گرتووە. ئێمە یعنی سەرمان سوڕماوە نازانین هۆکارەکە لەکوێیە، ئایا لە هۆکارەکە لە سەرۆکایەتیان لە وەزارەتی دایاییە بەڕاستی دەمانەوەی وەڵامێکی جددیمان بدرێتەوە بزانین کێنە دەرماڵدا بەش دەکرێت لەبەر ئەوەی یعنی حاڵ و وزرانی خەڵک خراپە موسەوەر نەگیراوە بارگوزارانێکی قوڕستریش کەوتۆتە سەر قوتابیانی زانکۆ تەنها کێشەی دەرماڵەیان نییە بەڵکو کێشەی بەشە ناوخۆیشان بۆ دروست بووە وەک خۆیان دەیڵێن لە ژوورێک کە لە بنەڕەتدا بۆ 4 کەسە بەڵام 6 کەس تیایدا دەمێننەوە. ئەو قوتابیانش دەڵێن ناتوانین لە بەشە ناوخۆیەکانماندا بخوێنین بەهۆی زۆری ژمارەی قوتابیان و قەرەباڵغیەوە. لەو ژوورانەی کە ئێستا ئێمە تیاین پێویستە 4 نەفەر ماکسیمەم 4 نەفەر بێت بەڵام ئێستا بۆی بە 6 نەفەر پار بم شێوە بەڕێمان کردوە ئەم ساڵیش دووبارە بێتەوە. بەڕاستی شوێنی خوێندن و شوێنی ئەشیامان نەمەوە تەنها ئەبێ وەکو ئوتێلێک تەنها شوێنی خەوتن بێت و نان خواردن و چوونە دەرەوە و دەرس خوێندنمان هەمووی لە دەرەوە بێ هیچی لە ناو داخلیان نەبێت. ئێمە پارەی مانگەکانی پارمان وەرنەگرتووە کە مانگەکانی 9، 10 و 11 و 12 4 مانگە باشە کە بریتە لە 40,000 بۆ قوتابیانی ناو شار و 6,000 بۆ قوتابیانی دەرەوەی شار کە کاریگەری خۆی دروست دەکە لە سەرژانی قوتابیان. کێشەی دووەمیشمان بریتە لە نەبوونی خزمەتگوزاری لە داخلیەکانی ینی بەڕاستی زۆر عیبە هەموو ساڵێک ئەو داواکاریانێ بەڕاستی ئەو کێشەیەکی زۆر دووبارێ و هەموو ساڵێک دووبارە دەبێتەوە. لە ڕۆژی دەست بەکاربوونیان لە زانکۆکان بۆ ساڵی سێم شایستەداریەکانی خوان بۆ خەرجەکرێ هیچ کێشانێ. گەرچی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە کاتی ڕاگەیاندنی ناوی قوتابیانی وەرگیرا و لە زانکۆ و پەیمانگەکان ئەوەی ڕاگەیاند کە ئەوان بۆ ئەم ساڵیش بەردەوام دەبن لا پێدانی دەرماڵە بە قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان بەڵام قوتابیان نیگەرانن کەوا دەرماڵەی 4 مانگی ڕابردوویان پێ نەدراوە. گومانیش لە ڕاستی و دروستی بەڵێنی پێدانی دەرماڵەی ئەم ساڵی خوێندن دەکەن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.